لەسەر vê mijarê zêdetir disekinin ji hêja Elî Saîd rêveberê data û zanyariyan ji navenda hemahengiya qeyranan li studiyê mêvanê me. Hêja Elî gelek bi xêratê Kurdistan sedemên hatine destnîşankirin li pêşiya vegerandina awareyên Iraqî li herêma Kurdistanê di nav dayên Şingalê yên sereke çine gelin. زۆر سپاس بۆ دەرفەتە هەڵبەتە لەسەر فەرمانی جنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزار مەسعود بارزانی فەرمان و ڕاستپاردەی جنابی وەزیری ناوخۆ ڕێزا ڕێبەر ئەحمەد لە مانگی دەی ساڵی 2020 کۆمیتەیەکی تایبەت دروستکراوە بە ناوی RWG Returning Working Group ئەوەی کە پێی دەڵێن کۆمیتەی کاری گەڕانەوە لە پارێزگای دهۆک ئەو کۆمیتەیە نوێنەری سەرجەملانە پەیوەنددارەکانی تێدا لەوانە حکوومەتی خۆجەی شنگال پارێزگای نینەوە حکوومەتی خۆجەی پارێزگای دهۆک هەروەها ئیداری سربەخۆی زاخۆ ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی هەروها بە سەرپەرشتی وەزارەتی ناوخۆ ناوەندیاوە بە شێمانگی قێرانەکان کارەکانیان بەڕێ دەکەن. هەڵبەتە پێ بە پێ ئەو کۆمیتەیە بەردەوام بووە لە زمینە سازی و هەروها دروستکردنی ژینگەیەکی لەبار بۆ مەسەلەی گەڕانەوەی کوردانی ئێزیدی بۆ دەڤەری شنگال. هەڵبەتە یەکێک لە هۆکارەکانی گەڕانەوەی ئەو ئاوارانە بۆ دەڤەرەکانی خۆیان بریتە لە جێبەجێکردنی ڕێکەوتنامی شنگال. ئەوەی ئەمڕۆ لە پرس کۆنفرانسەکە بەڕێز بەڕێبەری گشتی ناوەندیش ئاماژەی پێدا یەکێک لەو هۆکارانێکی ئێمە وەکو ناوەندی هاوبەش شێمەگەی قێرانەکان لە میانەی ئەو دیراسات و توێژینەوانی کە کردومانە لە کەمپەکان و لە دەرەوەی کەمپەکانیش طبیعی بە هاوبەشی لەگەڵ کۆمەگەی نێودەوڵەتی لەوانەش ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی IOM هەروها کۆمسیاری باڵای پەنابەران UNHCR یەکێک لە سەرەکی ترین هۆکارەکان بریتە لە نەبوونی ئەمنیە لە ناوچەی شنگال. طبیعی ئەوەتان لێ ناشارینەوە یعنی حقیقەتێک هەیە لەبێ هەموو لایەکمان بیزانین پارساڵ لە مانگی 5 تەنها بۆ هۆی چەند پێکدادانێکی چەکداری لە ناوچەی سنوونێ لە نزیکەی 1740 کەس دووبارە ئاوارە بوونەوە لە شنگال بۆ پارێزگای دهۆک. هەڵبەتە ئەو ژمارەنە ژمارەیەکی زۆرن ئەگەر مقارنە بکرێ بۆی هەوڵێکی درێژخایەن لە ماوەیەکی درێژخایەن تەنها بتوانێت 198 خێزان بگەڕێنەوە لە کاتێکدا بەیەک پێکدادانی چەکداری نزیکەی 10,000 کەس یا سەر 10,000 کەس ئاوارەی ناوچەکانی هەرێمی کوردستان بێ هەڵبەتەوە ترازویەکی لاسەنگە بۆی پێویستە ئێمە بە شێوەیەکی گشتی و حکوومەتی عێراقیش بە تایبەتی وەزارەتی کۆچ و کۆچبەران هەندێک ژیرانەتر و عەقڵمەندانەتر تعامل لەگەڵ ئەو دۆسیە بکە دوور بێ لە مزایداتی سیاسی دوور بێ لە مەلەفی پروپاگەندەی پێش هەڵبژارنەکان ئەوەندەی بابەتێکی مرۆیە بابەتێکی سیاسی نیە بۆیە پێویستە لەو منطلقەوە سیر بکەین ئێمە لەگەڵ کۆمەگەی نێودەوڵەتی بەردەوام لە خەتین لەگەڵ سەرجە ئاژانسەکانی نەتەوەی گرتوەکان لەگەڵ بەشی مرۆیی بەحساتی دیبلۆماسی و هەروها ئاژانسەکانی نەتەوەی گرتوەکان بەشێکی گشتیدا چ لە عێراق و لە هەرێمی کوردستانیش هەموو ئەو هۆکار و تەگەرانەمان ڕوون کردێتەوە کە بۆتە هۆی ئەوەی کە هۆکارێک بێ لە نەگەڕانەوەی ئەوانە بۆ زەیدی ڕەسەنی خۆیان. بەڵێ بە داتا و زانیاری ئێستا لە بەردەستە چەند ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستانە؟ بەڵێ طبیعی ئەوە بۆ مەسەلەی ئەمە دەبێ پۆلبندیان بکەین ئاوارەکان بەجیا چکە ئاوارەکان ئەو کەسانن کە لە عێراق بەهۆی بارودۆخی شەڕی تائیفی بەڵێ لە هەرێمی کوردستانن و پەنابەرن ئەوانن کە لە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان یاخود بمانایەکی دیکە لە دەرەوەی عێراق سنووریان بەزاندوە ئێستا لە هەرێمی کوردستان دەژین بە شێوەیەک لە شێوەکان. ئێستا 664,224 کەس وەکو ئاوارەی عێراقی لە هەرێمی کوردستان تۆمار کراون. تەنها لە پارێزگای دهۆک ئێمە 283,000 کەسمان وەکو ئاوارە تۆمار کردووە کە پرانی ئەوانە دەتوانن بڵێم 96یان خەڵکی ناوچەی شنگال و دەڤەری شنگالن بە شێوەیەکی گشتی. طبیعی ئەو ژمارەیە دەگۆڕێ بە شێوەیەک لە شێوەکان کە موزیاری تێدا دەکەوێتن بە حکمی بارودۆخی ئەمنی بە حکمی نەبوونی هەڵی کار بە حکمی نەبوونی خزمەتگوزاری بە حکمی نەرخساندنی جەوێک کە خەڵک بتوانێت بە ئاشتی و وەروها بە ئازادی لەوێ بژیتن. بوونی میلیشیا و گروپە چەکدارەکان لە شنگال هۆکاری ئەساسی نەگەڕانەوە هەڵبەتە تەنها لە شنگال نەبوو ناوچەکانی دیکەش هەمان معادلە ڕاستە ئەگەر سەیری ناوچەکانی دیکە بکەین بۆ نمونە لە پارێزگای ئەمبار لە ناوچەکانی دیکە ئێمە ناوچە هەیە لە عێراقدا لە 2017 تاکو ئازاد کراوە بەڵام تاکو ئێستا خەڵک نەیتوانێت بگەڕێتەوە نمونەی یەثریبمانێ نمونەی منطقەی جورف سەخرمانێک کە بەشێک لە ئاوارەکانی ئێستا لە هەرێمی کوردستان دەژین و بەتابەتی لە پارێزگای سلێمانیش هەنی ناتوانیوە بگەڕێنەوە لەبەرەوەی ینی قەدەغان لەسەرەوە ناتوانم بگەڕێنەوە بەشێکی دیکەی کەمپەکان کە ناتوانن بە ئاسانی دەست بگەن بە مەسەلەی عەدالەت ئەوەی کە پێ دەڵێن عەدالەتی ئینتیقالی لە ناوچەکانی خۆیان داواکراون بە حکمی مەسائلی تائیفی بە حکمی مەسائلی شەڕ و ئەو بابەتانە بۆ پێویستە هەندێک ورتر تعامل لەگەڵ ئەو دۆسیە بکەین بە تایبەتی حکوومەتی عێراق وردت و ژیرتر تعامل لەگەڵ ئەو دۆسیە بکەن. باشە کاک عەلی تا ئاماژە پێدا نها حاڵی حاضر زێدەتر ژێ 600,000 ئەوەرە و پەنابەرەیەت هەی پەنابەر زێدەی 10 ساڵە لە هەرێما کوردستانê
ئاوارەژی دکارن بێژن زێدەی 8 ساڵە لە هەرێما کوردستانی دگەرمەگەرمە شەڕی داعشێدا مازوڤانیاوان تەنی حکوومەتە هەرێما کوردستانێت کرد نەڕێک خستنێ ناودەوڵەتی و حتا و کێژی حکوومەتە عێراقی نەبووە تا داتال بەردەستن حکوومەتە هەرێما کوردستانی مەهانە و ساڵانە چەند پارەی لەوان خەرج کرد ڕوونکردنەوەیکی تر بدەم سەبارەت بە مەسەلەی پەنابەران ئەو ڕقەمەی کە باسمان کرد 664,000 کەسە بریتین ئاوارن ئەوەی کە پەنابەرن ئێمە ئەو داتایی کە لە بەردەستمانە طبیعی تۆمار کراوە ئەو داتانە داتای مصدقن وەزارەتی ناوخۆ بڵاوی کردێتەوە بە شێوەیەکی فەرمی سەرچاوی داتاکە بریتیە لە کۆمیتەیەکی هاوبەش لەگەڵ نەتەوەی گرتوەکان وەروها لە کەمپەکان و لە دەرەوەی کەمپەکانیش بە شێوەیەکی ئەلکترۆنی تۆمار دەکرێت ئێستا 246,810 پەنابەری سووری لە هەرێمی کوردستانن 7,806 پەنابەری تورکی لە هەرێمی کوردستانن 8,241 پەنابەری ئێرانی 615 پەنابەری فلستینی و 891 کەس وەکو پەنابەری متفەرقە جۆرا و جۆر وڵاتانی دیکە لە هەرێمی کوردستانن بە معدل کۆی گشتی ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان 928,649 کەسە یعنی نزیکە بێتەوە لە ملیۆنێ هەندێک جار هەندێک مانگەیە نزیکە بێتەوە لە 1,100,000 1,50,000 نسبەکە دەگۆڕێ بەپێی با بڵێم هاتون و وەروها چوونیان گەڕانیان بۆ شوێنەکانی خۆیان طبيعي بو مسألة إما وكو حكومة يريم كردستان هل جمالة بترجي بو زيادة بو بلا بالتأكيد يعني بي أو جمالية كم يكرد ولا كاتك بو حكومة يريم كردستان لخو قرتي 1.8 مليون أورو بنابر بو وناق بقوناق وكم يكرد بلام ل 2016 أو ناوچانە ئازاد دەکرێت پاش شەڕی تیرۆریستانی داعش ئێستا کە دەین لە 2023 قسە دەکەین لەو فترە زەمەنیە تەنها 800,000 کەس بە کۆی گشتی ئاوارە و پەنابەران گەڕابوونەوە زەیدە ڕەسەن یاخود پەنابەری وڵاتانی تیدکە ببن وڵاتانی جیهانی سەیەم ئەوەی کە دەچنە ئەوروپا وڵاتانی دیکە نسبەیەکی زۆر کەمە ینی ساڵانە ڕقمێکی بچووک دەرەکەوێتن بۆیە بە نەتیجە ئەو پێمان دەڵێ کە حکوومەتی اتحادی بەتابەتی وەزارەتی کۆچبەران بەڕاستی نەیتوانی بە تعامل لەگەڵ ئەو دۆسیە بکە و کەم تەرخەم بووە و ئەوەندەی وەکو دۆسیەکی ئینسانی و کارتێکی فشار سەیری ئەو دۆسیە کراوە وەکو دۆسیەکی مرۆی سەیر نەکراوە هەتاکو ئێستا وەزارەتی کۆچبەران پلانێکی نیشتیمانی نییە بۆ تعاملکردن لەگەڵ ئەو دۆسیە ینی وەکو پیشاندانی حسن یەک لە مانگی 12 ساڵی پار 2022 ڕێزدار جەنابی وەزیری ناوخۆ کۆمیتەیەکی شارەزای ناردا بەغدا و ینی لەگەڵ وەزارەتی کۆچبەران دانیشتن لەگەڵ جەنابی وەزیر دانیشتن سەرجەم ئەو تەفاسیلانە کە ئێمە باز دەکەین لێرە بە تەفاسیلی ورتر خراپ پێش دەستیان و بەڵێنی ئەویاندا جێبەجێ بکرێت بەڵام ئەوەی کە ئەوان لە ژوورە تاریکەکان دەیڵن و ئەوەی کە لە میدیا دێڵن بەڕاستی ئاسمان و ڕێسمانی ینی بینە بۆیە بە نەتیجە ئەوەندەی کە وەکو دۆسیەکی سیاسی دەیبینن کە تەنگژە سیاسیەکان وەکو شەهوای سیاسی کاریگەری لەسەر دۆسیە مرۆیەکان هەیە ئەوەندە وەکو دۆسیەکی ئینسانی نایبینن لە کاتێکدا ئەگەر جەنابتان و بینەرانی بەڕێز سەردانیەکی لە کەمپەکان بکەن دەبینن ئەو خەڵکانە لە چ معاناتێکی زۆر خراپ دەژین حکوومەت هەرێمی کوردستان لە ڕێی مؤسساتی خەدەمیەوە سەرجەم خزمەتگوزاریەکانی بۆ دابین کردوون ئەوەی کە لە ئیمکانەتی ئێمە بێت دەستگای خێرخوازی دۆخیان لەوێ خراپترە بۆ ئەم دۆخی عێراق قبوڵەکە بە نەتیجە ئەگەر دەلیڤەیەکەوێ بۆ گەڕانەوەانە گەڕێنەوە بەڵام نەبوونی کار مەسلەی ئەمنیەت لەسەروی هەموو شتێکەوە مەسلەی نەبوونی خزمەتگوزاریەکان ئاو کارەبا تەندروستی قوتابخانە هەموو ئەوانە هۆکاری ئەساسین لەوەی کە نەتوانن بگەڕێنەوە هەندێک شوێن هەیە هەتاکو ئێستا بۆ نمونە پاک نەکراوەتەوە لە پاشماوەکانی جەنگ و مین و تەقەمەنی بۆیە ئەوەی کە وەزارەتی کۆچبەران دەڵێت جگە لە دروش میچێکی دیکە نییە و پێ بە پێ لە 2020 سەرجەم هاوکاریەکانی بۆیان ڕاگرتووە ئەوەی کە دەکرێت چەند ینی لە ماوەی دوور درێژ 6 مانگجارێک 9 مانگجارێک دووسە لە خۆراک یاخود سەلەیەکی خۆراک ئەمانە چارەسەری دەمەکەین حلولی تەرقیعین جۆرێکن لە موسەکن و بەنج ئەوە پێویستی بە استراتیژێتە پێویستی بە پلانێکی نیشتیمانی گشتگیر هەیە کە سەرجەم پۆتانی مەسەلەکان شیرۆ باشەبوونە چاکردن عێراقی بوو جێبەجێکردناوێ پلانە نیشتیمانیە گشتگیر مەسەلە بە سیاسی نەهێتەکردن بە چاوێکی مرۆڤی تەماشەیوان پەنابەر و ئاوارەیە پێدەکردن حکوومەتە هەرێما کوردستانی لەسەر ئاستی ناودەوڵەتی چی کردیە؟ طبعی ئێمە بەردەوام لە لۆبیکردین بۆ ئەو دۆسیە لەگەڵ مجتەمەعی دەوڵەتی لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی لەگەڵ ئاژانسەکانی نەتەوەی گرتووەکان لەگەڵ بەشی مرۆیی کۆنسولخانە و وەروەها باڵوێزخانەکان کە لە عێراق و لە هەرێمی کوردستاندا هەن لەگەڵ ئەو میوان و شاندا باڵانەی کە دێنە هەرێمی کوردستان لە ئاستی باڵە خەڵک دەبینن و بەڕێز جەنابی وەزیر ناوخۆ لە پێش سەفەرەکەی بۆ ئەمریکا پرس کۆنفرانسێکیە بوو لە کاتی پێشوازیکردن لە جێگیری وەزیر ناوخۆی ئەڵمانیا زۆر بەڕوونی باسی ئەوەی کرد کە وەزارەتی کۆچبەران بەڕاستی مقەسیرە لەو مەسەلەیە و داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد کە زیاتر وڵامگۆی داواکاری مرۆیەکانی ئاوارە و پەنابەران بن لە هەرێمی کوردستان ئەوانە لە بارودۆخێکی ناهەموار لێرە دەژین و میوانن
ئێمە ناتوانین بچینە ژێر فشاری حکوومەتی اتحادی بۆی کە بە زۆر دەرگای کەمپەکان دابخین و بە زۆر ئەوانە بگەڕێنەوە چکە ئەو ممارەساتی نادەستورین و دوورن لە پرەنسیپەکانی بنەماکانی مافی مرۆڤ. معایری دەولی یاسای نێودەوڵەتی مرۆیی ڕێ لە هەموو جۆرێک ممارەساتێک دەگرێت کە ئەو خەڵکانە بە شێوەی ڕاستەو خۆیان ناڕاستەو خۆ فشار بخرێتە سەریان بۆی بگەڕێنەوە بۆ زێدەکانی خۆیان. ئەوەندەی ئێمە بڕوامان بە گەڕانەوەیەکی ئارەزومەندانەی زمینە ساز بۆ کراو هەیە، ئەوەندە بڕوامان بە فشار خستنە سەر ڕاستە خۆیان ناڕاستە خۆ نییە. لەبەرەوەی بە نەتیجە ئێمە دووچاری جۆرێک لە ئاوارەبوونی پێچەوانە ئەبینەوە. ئەن ئەوەی کە باسم کرد ئەو ژمارە 1740 کەسەی تەنها لە ماوەی هەفتەیەک لە مانگی 5 2022 ئاوارەی دهۆکە بن، ئەوە کۆچێکی پێچەوانەیە و یان پێڵن نزوحی عکسی reverse displacement، یعنی حتا لە چەم کە نێودەوڵەتێکەش بۆ ئێمە هەندێک قورسە تعامل لەگەڵ ئەو دۆسیە بکەین، چونکە هەم ینی ئەرکی سەرشانی ئێمە وەکو حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتی ناخۆ قورسە بێ، هەم ئەرکی مؤسساتی دیکەی خەدەمی لە حکوومەت هەرێمی کوردستان قورسە بێت، چونکەوانە پلانی ساڵانە دانێن کە پلانی ساڵانە دانە دووبارە غیر متوقع خەڵکێکی دیکە لێ شاوێکی دیکە دێتن. بۆیە بەڕاستی ئەوەی کە پەیوەندی بە دابینکردنی خزمەتگوزاریەکانەوەیە دەستگای خێرخوازی بارزانی هەوڵێکی لە بن نەهاتووی خەرج کردووە بۆ خزمەتکردنی ئاوارە و پەنابەران، جا چ لە کەمپەکان یان لە دەرەوەی کەمپەکان بێ. بە حەقیقەت ئێمە لە ڕێی ئەوانەوە ئیداری کەمپەکانەکەین. ئەگەر هەوڵەکانی دەستگای خێرخوازی بارزانی نەبووە لەوانەیە حکوومەت هەرێم سەختتر بیتوانێت بە ئیداری ئەو دۆسیە بکە، یاخود دووچاری تەنگ و چەڵەمەی زیاتر بووناتەوە، یان بەشێکی ئەو خزمەتگوزارانی کە ئێستا بەردەوامی هەیە لە کەمپەکان و لە دەرەوەی کەمپەکانش بۆ ئەو خەڵکە بەلەنگازە و لێ قەوماوە بەڕاستی نەمانتوانێت دابینی بکەین. بۆیە بەڕاستیەوە جێگەی شانازی دەستخۆشی کۆمەڵگەی نێودەوڵەتی چۆن لەم ڕۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەڕوانن کە زۆر کات حکوومەتی عێراق داوای داخستنی کەمپەکان دەکات، حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ گەڕانەوەی ئارەکان ئارەزومەندانەیە. طبعی ئێمە کۆمەلگەی نێودەوڵەتی دژی ئەو مەسەلەیە، یعنی دژی زۆرم لێ گەڕانەوەیە، چونکە وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەوە پێچەوانەی بنەماکانی مافی مرۆڤە، هەروەها پێچەوانی دەستوری عێراقیشە. ینی ناکرێت خەڵکێک بۆ ئێمەش وەکو حتا وەکو کولتور لە ڕووی کولتوریشەوە ئەوانە میوانن لێرە، خۆ لە ڕووی کولتوری ئێمە ناتوانن بە میوانێک بڵێن کە ینی خاکەکەی ئێمە یاخود کوردستان جێبهێڵە. ئەنی ئەوە شتێکی هەن نالۆژیکانەیە، لە پرەنسیپی پێکەوە ژیانی هەرێمی کوردستانیش بەڕاستی جێ نابێتەوە. بۆیە کۆمەلگەی نێودەوڵەتی بەوازحی ئێمە حتا کۆمسیاری باڵای پەنابەران، کاروباری پەنابەران UNHCR یان ئۆچا یونامی هەموو ئەوانەی کە ئاژانسی نەتەوەی گرتوەکان لێرە کارەکەن، ئێمە بە ڕۆژانە پەیوەندیمان لەگەڵیانەیە، کۆبوونەوەی هاوبەش هەیە و ڕاگۆڕینەوە هەیە، جەلساتی ئیستیشاری هەیە، ئەوان دژی گەڕانەوەی زۆرە ملەی ئاوارە و پەنابەران بە هەموو شێوەیە دەبێ ئەو بڕیارە ئاوارەکان بۆ خۆیان بیدەن و بۆ خۆشیان ئارەزومەندانە بگەڕنەوە شوێنەکانی خۆیان. واشە گەلێک هیوی ئومێد لەسەر حکوومەتە محەممەد شیع سوودانی هاتبوونە چاندن و بگشتی ڕەوشە ئاوارەیان باشتر بیتن، ناوچەیەنوان بهێنە ئاوادانکردن بە گەڕیانێک چێبیتن. لە میناک ئەم شنگالێ بینن ئەو بودجێ بۆ هاتیە تەرخانکردن تێرا 120 ئاوادانکردنێ ناکرد. بڤی دەستورداری حکوومەتە هەرێما کوردستانê di navxwan de dezgehê xêrxwaziyê Barzanî heta kengî tişê xul ber vê zext û fişarê bigirîtin û hikûmeta Iraqê jî destvala û awareyan vegerînît bê avedanî bê xizmetguzar. طبعی بەڕاستی ئەو لۆدەی کە لەسەر مؤسساتی خەدەمی حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر دەستگای خێرخوازی بارزانی هەیە بەڕاستی تااقەت پڕوکێنەرە. ینی زۆر ینی وای کردووە کە ئێمە هەندێک جار هەندێک خزمەتگوزاری لە ناوچەکانی با بڵێم دانیشتوانی ڕەسەن هەرێمی کوردستان بگوازینەوە بۆ کەمپەکان یاخود بە شێوەیەک لە شێوەکان میکانزمی هاوبەشی پێکردنی خزمەتگوزاریەکان جێبەجێ بکەین. حکوومەتی با بڵێم نوێی عێراق هەمیشە بڵێن ئەوەی داوە کە دوای مسادقەکردن لەسەر میزانی 2023 دانەوێت کۆمەڵێک پرۆژەی ئاوادانکردنەوە، کۆمەڵێک میکانزمی با بڵێم هاوکار بۆ گەڕانەوەی ئاوارەکان و پەنابەران بۆ شوێن ڕەسەنی خۆیان جێبەجێ بکەن. ئێمە بە حوسن نییە و بەنیاز پاکی سەیری ئەو بەڵێنانە دەکەین و چاوەڕێی هەنگاوی کردداری دەکەین، بەڵام گرنگە ئەومان لەبیر بێ کە ئەو دۆسیە تاو دۆسیەکی مرۆیە نابێت هیچ لایەنێکی سیاسی و هیچ وەزارەتێک لە حکوومەتی اتحادی بەو ئاڕاستەی بباتن کە مەسەلەکە مەسەلەیەکی سیاسیە و وەکو پرۆپاگەندە بەکاربهێنرێ. ئەوەی دەمێنێتەوە مەسەلەی ئاوادانکردنەوەی شنگال، ئەمە پێمان وایە پێویستە پێش مەسەلەی ئاوادانکردنەوەی شنگال ڕێکەوتنامەی شنگال جێبەجێ بکرێت، چونکە ڕێکەوتنامەی شنگال دەلیڤەی چارەسەری هەموو ئەو کێشانەیە کە ئاوارە و پەنابەران هەیەە بەتابەتی ئاوارەکانە لە دەڤەری شنگال. بە جێبەجێکردنی ئەو ئیتفاقیە ئێمە دەتوانین نزیکەی 300,000 کەس بگەڕێنینەوە شنگال کە ئەوە بەڕاستی ژمارەیەکی زۆرە دووبارە ژیان ئەگەڕێنێتەوە شنگال.
ئێستا شنگال و دەوروبەری شنگال سنوونێ دووگرا هەموو ئەو ناوچانەی کە خەڵکیدا ئاوارە بوون بە ژمارەیەکی زۆر لە کەمپەکان دەژین بە ئومێدی گەڕانەوەن بەڵام چ جۆرە گەڕانەوەی گرنگە گەڕانەوەیەکی دەمدرێژ بێ ئەوەی کە پێی دەڵێن دوورەبل سۆلیوشن لە چەمکی نێودەوڵەتی بە هەمیشەی لە شوێنی خۆ ڕەسەنی خۆیان بمێنەوە نەک دووچاری ئاوارەبوونێکی پێچەوانە بن لەژێر هەر باردۆخی نەخۆشە. گەلێک سپاس کاک عەلی ساید ڕێڤەبەرێ داتا و زانیاریان ژناوەندە هەماهەنگیە قەیرانم خێرات. سپاس باڵا گەلێک سپاس.